سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی نوێی کورد لە ڕوانینی هاوچەرخدا لە پاریس. میوانداری توێژەر و دکتۆر ڕامی خەلیفە دەکەین. ئەو توێژەر و مامۆستای فەلسەفەی سیاسیە لە زانکۆی پاریس. ژمارەیەک توێژینەوەی هەیە لە بارەی کاریگەری میدیا لە هۆشیاری عەرەبی و بۆ سامپڵی توێژینەوەکانیشی کەناڵی جەزیرەی بە نمونە وەرگرتووە. هەروەک چەند توێژینەوەیکی بە زمانی فەڕەنسیش هەیە. هەروەها ئەو کەسێکی بەشدار و ڕاوێژکارە بۆ چەند لایەنێک. هەروەک گوتیشمان ئەو مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی پاریسە. سڵاوتان لەبێت. سڵاو لە ئێوە بینەرەکانیشتان دکتۆر عەلا. زۆر سپاس. دکتۆر ڕامی، بە بۆچوونی تۆ چۆن دەتوانین دۆزی کورد بخەینە چوارچێوەی مێژووی و سیاسیەکەیەوە؟ یەکەم شت لە ڕاستیدا تا سەرەتەکانی سەدەی بیستەم هیچ دۆزێکی کوردی و عەرەبی لە ئارادا نەبوون. لەبەرەوەی ئەو کات دەوڵەتی عوسمانی هەبوو کە هەموو نەتەوەکانی خست بۆ ژێرچەترەکەیەوە. بەڵام دوای دەرکەوتنی حزبی ئیتیحاد تەرەقی لە تورکیا کە تەحەدای خستە بەردەم هەموو نەتەوەکان، هەڵبەتە لە ڕۆژهەڵاتی کیشوەری ئەوروپاش کە لە ژێر داگیرکاری عوسمانیەکاندا بوو. جا بۆ نمونەنەتەوەی یۆنانی، بەڵکانی و ناوچەکانی سربیا و شوێنەکانی دیکەش لە کۆمارە جیاوازەکان دەرکەوتن و لەسەر بنەمای نەتەوەی یاخی بوون. بە تایبەت کە تەحەدای عوسمانیەکان بوو بە تەحەدایەکی نەتەوەیی. بە دڵنیاییەوە ئەمەش کاریگەریەکەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێهێشت. بۆیە نەتەوەی عەرەبی دەرکەوت کە لە ڕاستیدا لەلایەن وڵاتانی ڕۆژئاوا هاندرا بەوەی کە ئەو نمونەی دەوڵەتداری هەر لە شۆڕشی پیشەساسیەوە باوبوو. دەوڵەتی نەتەوەی بوو، یاخود ئەو دەوڵەتەی بە پلەی یەک لەسەر بنەمای نەتەواتیدا دەمەزرێت. دواتریش لە نامەکانی حوسێن ماتماهۆندا کە لە نێوان شەریف حوسێن و باڵیۆزی شانشینی یەگرتوو لە میسردا گفتوگۆ و پێداگیری لەسەر پرسی عەرەبایەتی هەبوو، بەوەی کە بنەمایەکە بۆ ئەو دەوڵەتەی شەریف حوسێن دەیەوێت. هەڵبەتە وەک دەزانیت دواتر ڕێکەوتنی سایکس بیکۆ و تەنانەت ڕێکەوتنی سانڕیمۆش دەرکەوتن و گفتوگۆکان لەبارەی نەتەوەی تورک و عەرەبیش دەرکەوتن. لێرەوە هەستکردنی کوردیش بەوە دەستی پێکرد کە خاوەنی کللتور، زمان و مێژووی جیاوازیان لەگەڵ ئەوانی دیکە هەیە. دواتریش خواستی کورد بۆ ئەوە سەری هەڵدا کە مادەم تورکیا لەسەر بنەمای نەتەوەی بێت، ئێران لەسەر بنەمای نەتەوەی بێت و عێراق و سووریاش هەر لەسەر بنەمای نەتەوەی بن، بۆچی کوردیش خاوەنی دەوڵەتێک نەبن کە لەسەر بنەمای نەتەوەی بێت؟ لێرەوە کێشەکە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەری هەڵدا، چونکە بیری نەتەوایەتی بوو بە بنەمای دەوڵەت بوون، بە تایبەت سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو نەک تەنها تێڕوانینی ڕۆژئاوا بەڵکو تێڕوانینی ناوچەکە و بە دیاریکراویش زانکۆی ئەمریکی دەرکەوتن و ڕەوتە نەتەوایەتیەکان سەریان هەڵدا، چه حزبی بەعەزیانیش ئەوانی دیکە. ئەمەش ڕنگدانەوەی لەسەر لایەنی کوردی هەبوو بۆ ئەوەی قسە لەسەر نەتەوەی کورد، زمانی کورد و کەسایەتی کورد و ناسنامەی بکەن. دواتریش ئەو پرسیارەی لەو کاتەوە تا ئێستا دەکرێت بەوەی کە مادەم ئەوانی دیکە خاوەن نەتەوەکەیان و خاوەن دەوڵەتەکانیانن لەسەر بنەمای نەتەوە، بۆچی کوردیش وەک ئەوان خاوەن نەتەوەکەیان و دەوڵەتێک نابن کە گزارش لە ناسنامەکەیان و نەتەوەکەیان نەکات. بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە کە ئەم ناوچەیە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بنەمای بەرژەوەندی وڵاتانی زلهێز دابەش کراون. دواتریش کورد لەو دابەشکاریەدا بێبەش کراوە. ئەمەش وای کردووە کورد لە نێوان چوار دەوڵەت دابەش بکرێن، پاشانیش دوو پرسی دیکەی سەرەکی دەرکەوتن. یەکەمیان نادادپەروەری بەرامبەر کورد کە هاوڵاتی کورد هەست دەکات بەهۆی دابەشکردنی بەسەر ژمارەیەک دەوڵەتدا ستەمی لێکراوە، و ڕێکەوتنیش لە نێوان ئەو وڵاتانە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو بابەتە تا ڕادەیەک ئەستەما. پرسی دووەمیش ئەوەیە کە وڵاتە زلهێزەکان هیچ حسابێکیان بۆ کورد نەکردووە کە ئەوانیش خاوەنی دەوڵەتی خۆیان بن، هەر بۆ هێشە و کورد هەر بە چەوسێنراوەی مایەوە. بۆچی ئەو کات وڵاتان هیچ حسابێکیان بۆ کورد نەکرد و بەو شێوەیە دابەشیان کرد؟ بۆچی کورد ئەم بابەتە تایبەتمەندی ئازاردانی بەرکەوتووە؟ واتە دابەشکردنیان بەسەر ژمارەیەک وڵات و پارچە پارچە کراون، واتە بۆتە کارێکی نیمچە مەحاڵ کە بتوان خاوەن جغرافیایەکی سەربەخۆ و دەوڵەتێکی نەتەوەی بن. بۆچی ئیرادەی زلهێزان ئەو کات دژایەتی کوردیان کردووە؟ لە ڕاستیدا وەک دەزانی چەند هۆکارێکن. بۆ نمونە با تورکیا وەرگرین. بوونی دەوڵەتی تورکیا دوای جەنگی یەکەمی جیهانی بەو شێوەی ئێستا نەبوو.
بەڵکو لەگەڵ ئەتاتورک وای لێهات کە پشتی بە بنەمای دەوڵەتی نێتەوەی بەستە بوو لە پێناو فراوانخوازی و گەورەکردنی ڕوبەری وڵاتەکەی لەسەر حسابی چەندین لایەنی دیکە لەوانش تەنانەت لایەنی کوردی و عەرەبیش هەر بۆ ئەمە بەستەش خۆی گەیاندە باشووریەکانی تۆروس و لێرە هەروەها ئەسکەندەرۆن و شوێنەکانی دیکەش دواتریش هەر دەوڵەتێک تایبەتمەندی خۆی هەیە دەوڵەتی تورکیا کە ڕوبەرەکەی فراوان کرد و بەشێکی ناوچەکانی کوردی برد هەروەها دەوڵەتی عەرەبیش بە هەمان شێوە بە تایبەت عێراق وەک دەزانیت دوای ئەوەی شەریف حوسێن ڕەقنەی لەو بابەتە گرت خواستێکی بەرتیانی هەبوو بۆ بێدەنگکردنی لایەنی عەرەبی پاشانیش مەلیک فەیسەڵ ڕازی کرا بە پێدانی شانشینێک لە عێراق هەروەها لە سووریاش ئامادەبوونێکی فەڕەنسی هەبوو زیاتر لە بنەمای نەتەوەیی هەوڵیدا لەسەر بنەمای تایفی و مەزەبی سووریا بەش بکات هەر بۆ نمونەش دەوڵەتی حەلەب دەوڵەتی عەلەویەکان دەوڵەتی دیمەشق دەوڵەتی دروز و تا دواتریش هەر دەوڵەتێک لەوانە واتە مەبەستم سووریا عێراق ئێران و تورکیا تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیش کە ئەوە واقعی پارچە پارچەبوونی بەسەر خاچی کووردا سەپاندووە باشە دوایی ئەو دابشکاری و ڕێکەوتنە نێو دەوڵەتیانە بۆ خاکی کوردستان دیارترین ئەو گۆڕانکاریانە چین کە دۆزی کورد پێیدا ڕۆیشتووە دەوڵەتی نەتەوەکان سەریان هەڵدا و سەیری کوردیان کرد تۆ کتێبەکەت بە بیریانامەوە کە حیزبی بەعس لە سووریا قەدەغی کردبوو بە ناوی ڕاستیەکانی سەرەڵدانی نەتەوە و لەلایەن لیژنەی مزگەوتی جامعی دیمەشقۆ چاپ کرابوو ئەو ناملکێکی بچووک بوو دکتۆر سعید ڕەمەزان ئەلبۆتی نووسی بوو یەکێک بوو لە کتێبە قەدەغەکراوەکان هەموو بیرۆکانەی جەنابەت باسرکردن ئەو لەو ناملکێدا جەختی لەسەر کردوتەوە گوتوبووی کورد لەگەڵ عەرەب و فارس و تورکدا لە ژێر یەک چەتردا یەکیان گرت و ئەویش ناوی ئیسلامە پاشان هەرێکێک لەوانە لەژێر ئەو چادرە چوونە دەرەوە جیابوونەوە چادرەکەیان بە فراوانی تەنها بەسەر کوردامایەوە کوردیش ویستی چاو لە براکانیان کات بەڵام ڕێگریان لەو مافیان کرد کاوانیش بڕیاریان لە چارنووسی خۆیان بدەن ئێستا دەپرسم دیارترین گۆڕانکاریەکانی دوایەوە دابشکاریانە چین کە دۆزی کوردی پێداڕۆیشت لە ڕاستیدا پرسی کورد وەک دەزانیت لەوانەیە کۆماری مەهاوات لە ئێران یەکەم کۆمار بێت لە مێژووی کووردە بەڵام لەلایەن یەکێتی سۆڤیەتی ئەو کاتەوە لەبار برا ئەم قەدەغەکردنە سیاسیەش کاریگەری لەسەر دەرونی کورد جێهێشت و وای کرد کە کۆدەنجێکی کوردی بۆ خواستی دامەزرانی دەوڵەتێک بۆ خۆیان دروست بێت بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە ئەو وڵاتانەی لەو ناوچەیە سەریان هەڵدا زۆر پەیداگیرن بە مەرکەزیەتەوە واتە ڕوونتر بڵێم لایەنی تورکی کە پشت بە عەلمانیەت و نەتەوەی دەبەستێت واتە عەلمانیەتی توندڕە و نەتەوایەتی توندڕە و دواتریش ئەمە ڕێگە بە هیچ گزارشتێکی کوردی لە ژی خۆی نادات بەم شێوەیە بیرۆکەی کوردی بە قەتیسکراوی و لەژێر ڕووکاری واقعی تورکیدا مایەوە هەروەها لە ئێرانیش بە هەمان شێوە ڕژێمی شا زۆر پێداگیری مەرکەزیەت بوو ئەوەی نامۆشە ئەوەیە ئەو دوو دەوڵەتانەی تورک و ئێران لەلایەن ڕۆژئاواوە پشتگیری دەکران پاشانیش لەوانەیە زۆر جار مامەڵەکردن لەگەڵ کورد وەک ئامرازێک بووبێت بۆ فشار خستنە سەر ئەو وڵاتانە واتە هەر کاتێک پێویستیان پێ بووبێت وەک دەزانی بە دیاریکراوی تورکیا ڕۆڵێکی بنچینەیی لە جەنگی ساردا هەبوو دواتر بە درێژایی ئەو جەنگە ئامادەی کورد لە ئێران و تورکیا گەورەترین ئامادەیی بوو ئەو ئامادەییە وەک بارمتەیەک بۆ بەرژەوەندی ڕۆژئاواییەکان مایەوە کە لەلایەن تورکیا ڕازی دەکرد چونکە تورکیا پێگەیەکی تایبەتی هەیە لەگەڵ یەکێتی سۆڤیەت ئەو کات وڵاتان بنکەی موشکیان لێ هەبوو بەوەی کە تورکیا ئەندامی ناتۆیە هەروەها ئێرانیش بەلای وڵاتانی ڕۆژئاوا گرنگێکی کەمتری هەیە جابۆیە لە ڕاستیدا داواکاریەکی کورد پێشگوێ خران لە سووریا عێراقیش لەگەڵ هاتنی حزبی بەعس ڕەتکردنەوەیەک هەبوو بۆ ئەو ڕەتە نەتەوایەتیەی کوردی دواتریش بینیمان لە عێراق بەرهەڵستیەک بۆ ڕژێمی فەرمانڕەوا هەیە بەڵام جارێکی دیکە دەبنەوە قوربانی لێکتێگەیشتنە نێودەوڵەتیەکان و وەک دەزانیت ڕێکەوتنی جەزائیر کە خەونی کوردی بۆ خاوەندارێتیان بۆ قەوارێک لەو سەردەمادا لەبار بن خاڵێک کە بە بڕوای من کلیلی و بابەتەیە کورد لە وڵاتانن کە وڵاتی مەرکەزین بۆیە گزارشکردن لە ناسنامەی کوردی
تا ڕادەیەکی زۆر بە وڵاتانن کە وڵاتانی مرکزین. بۆیە گزارشکردن لە ناسنامەی کوردی تا ڕادەیەکی زۆر بەلاوازبوونی ئەو مرکزیەتیەوە گرێدراوە. دواتریش هەرچەند قەیرانەکانی ئەو وڵاتانە زیاتر بن، ئەگەرەکانی گزارشکردن لە ناسنامەی کوردیش لە وڵاتانە زیاتر دەبن. ئەمەش بابەتێکی یەکجار گرنگە، چونکە کورد ڕوبەڕووی هەندێک لایەنی ناو سیستەمی سیاسی هەریەکێک لە وڵاتانە کراوەتەوە. بەوەی کە زۆر جار لە ساتی لاوازبوونی ئەو ڕژێمانە کورد دێنە پێشەوە بۆ داواکردنی ئەوەی کە ناسنامەیەکی جیاواز لە ناسنامەی نیشتیمانی ئەو وڵاتانە هەبێت. واتە ئایا پرسی کورد پەیوەستە بە گۆڕانکاریەکانی هەرێمایەتی یانیش هۆکاری دیکەوە؟ چونکە من لە قسەکانتەوە تێگەیشتم کە ئەوە پێیوەستە بە گۆڕانکاریەکانیش چ لە بڕیارەکانی نێودەوڵەتی یانیش لاوازی دەوڵەتی مرکزی. ئایا هیچ پەیوەندیشی بەوە هەیە یاخود هۆکاری دیکەشان؟ ئەوەی ڕاستی بێت بە پلەی یەکەم ڕەهەندی سیاسی کە باسی دەکەین تا ڕادەیەک پەیوەندی بەو ڕژێمەوە هەیە کە لە فەرمانڕەواییدایە. دواتریش هەرچەند ناوەند بەهێز بێت و توانای کۆنتڕۆڵکردنی هەموو دۆسیەکانی هەبێت، ئەو کات گزارشکردن لە ناسنامەی کوردی کەم و کوڕی تێدا دەبێت یاخود سەرکوت دەکرێت. هەڵبەتە لە وڵاتانە بە تایبەتیش عێراق و سووریا هەموو پێکاتەکان تێدا سەرکوت کرابوون و سەرکوتکردن حاڵەتێکی باو بوو، بەڵام لایەنی کوردی تیاندا لە بەرزترین ئازدا بوون. دواتریش لەوانەیە سووریا ئیستیسنا بێت، چونکە نمونەیەکی کەمایەتی لە سووریا بەرامبەر هەمووان سەری هەڵدا. بەڵام لە کۆتاییدا تەنانەت لە سووریاش دکتۆر خۆشت دەزانی کە کورد تەواو پەراوێز خراپ، هیچ بەڵگەیەک و ناسنامەیەکی سووریان نەبوو. واتە لە ناوچەکانی زۆرینەی کوردنشین ڕێنگیان پێ نەدەدرا بە ناوی خوان و ناوبڕێن و تەنانەت یادی جەژن و بۆنەکانی شیان بکەنەوە. هەروەها تەنانەت ڕێگەیان بە بەرزکردنەوەی دروشمەکانیان و قسەکردن بە زمانەکەیان نەدەدا، یانیش تەنانەت منداڵەکانیشان بە ناوی کوردی بکەن. ئەمەش تایبەتمەندیەکی ئەوان بوو بۆ ئەوەی ئەو بابەتە ببینین، چونکە تۆ ئاماژت بۆدا سەمکاری بەرامبەر بەگەلان چ لە سووریاش یان عێراق بوونی هەبوو، بەڵام پێم وایە پشتی زۆری بەر کورد کەوتووە. سەبارەت بە ڕژێمی بەعسی سەرکوتکار چ لە عێراق یان سووریا تاوانی زۆری ئەنجامداوە و دەستی لە هیچ کەسێک نەپاراستووە. هەڵبەتە بە دڵنیاییەوە ڕوانینی نەتەوەی کە لەلایەن بەعسەوە گزارشتی لێکراوە فشاری زۆری خستوەتە سەر ناسنامەی کوردی کە گەلی کورد دەیەوێت گزارشتی لێ بکات، بەڵام لەوانەیە لە حاڵەتی سووریادا جیاواز بێت. بۆچی باسی سووریا دەکەم؟ چونکە ڕژێم بە شێوەیەک سەیری زۆرینەی عەرەبی سوننەی کردووە کە گەورەترین هەڕەشێ بۆ دەسەڵاتەکەیان. دواتریش سەرکوتکاریەکە بە پلەی یەکەم ئاراستەی ئەو پێکاتێ بوو ئینجا بۆ لایەنی کوردی کە لە چوارچێوەی هەموو گەلی سووریادا بوو کە ڕوبەڕووی ئاستێکی دیاریکراوی چەوسانەوە بووەوە. بەڵام زۆرینیان سوننن دکتۆر، زۆربەی کورد سونەیە. واتە تەنانەت لەو دابەشکاریەش کە تۆ ئاماژەت پێدا کورد هەر کەوتوتە بەرەو ستەمکاریە. واتە تەنانەت لە دابەشکاری مەزەبیش کورد گورزێکی دیکەشی بەرکەوتووە، چونکە جگا لە جیاکاری نەتەوەیی لە ڕووی مەزەبیشەوە بە هەمان شێوە. لێم ببوورە بۆ بڕینی قسەکانت. ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە کە بە بڕوای من لە کۆتاییدا هێزی مرکزی کە لەو چوار وڵاتە سەریان هەڵداوە ئەوانن کە سەرکوتکاریان ئەنجام داوە. بۆیە دیارترین دەرکەوتنی کورد لە کاتێکدا بووە کە ناکۆچی لە نێوان عێراق و ئێران سەریان هەڵدا. دواتریش ئەمە وای کرد کە کورد گزارشتی سیاسی هەبێت بە دیاریکراویش زوتنەوەی بارزان کە میراتێکی گەورەی لە بەرهەڵستیکردنی دەوڵەتی مرکزیدا هەیە لە عێراق. بەڵام من پێم وایە هۆکارێکی دیکەش بۆ دەرکەوتنی کورد لەو ناوچەیە هەبووە، چونکە ئەوان ڕوبەڕووی هەموو ئەو کۆسپانە بوونێتەوە کە خرانەوەتە بەردەم دۆزی کورد. هەروەها چەند ڕەوتێکی جیاوازیش لە گۆڕەپانی کوردیدا سەریان هەڵدا، وەک ڕەوتی ئیسلامی و زۆر نزیکە لە ڕوانینی ئیسلامیەکانی ناوچەکە بەگشتی. هەروەها ڕەوتی هاوڵاتی بوون. هەندێک لە کوردەکان هەن بانگەشە بۆ ئەوە دەکەن کە بەشێکن لە وڵاتانە و نابێت گرنگیدان تەنها بۆ کورد بێت، بەڵکو بۆ هەموو دەوڵەت بێت. هەڵبەتە لە قۆناغەکانی دواتریش لە سەدەی بیستەم بیرۆکەی جیاواز لەلایەن کوردەوە سەریان هەڵدا، بەڵام بە تێڕوانینی من گرنگترینیان
ئەزمموی کوردستانی عراقە، چونکە خاوەن دیارترین و گرنگترین قوارەی سیاسیە کە تا ڕادەیەک حکمی زاتی هەیە و لە زۆر بواردا گەیشتووەتە سنووری سربەخۆیی. ئەم ئەزمونە بەلای زۆرێک لە کوردەکانی ناوچەکەەوە بووەتە نمونەیەک، لەگەڵ ئەوەشدا هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە. هەر سەبارەت بەو بابەتە ئەوەی جێگەی سەرنجە بانگەشەی ڕیفراندۆمەکەی سربەخۆی کوردستان لە عراق کە لەلایەن هەموو وڵاتانە ڕوبەڕووی بەرهەڵستی بووەوە. گوتەیەک لای کورد سەری هەڵدا، ئەویش ئەوە بوو کاتێک گوتیان جگە لە چیاکان کورد هیچ دۆستێکی نییە. بە بڕوای من ئەمە گوتێکی زۆر گونجاو بوو، تەنانەت بۆ ئەو وڵاتانەش کە هەستی کوردیان دەجوڵاند لە ساتی یەکلاکەرەوەدا پشتیان تێکرد. دواتریش ئەوەی دەمەوێت پێی بگەم ئەوەیە کە نزیک بوونەوە لە پرسی کورد بە تەواوی لای هەموو لایەنە کوردیەکانی عراقەوە ئەم جارە زۆر ڕوون نەبوو. لە عراق دۆخەکە جیاوازتر لە سووریا جیاوازترە لە تورکیا، بە هەمان شێوە جیاوازە لە ئێرانیش. دواتری زۆرێک لە ناوچەکە هەن خەریکی شەپۆڵدانن، تەنها بۆ ئاماژەدان بەوەی کە ئەمەش پەیوەندی بەو گۆڕانکاریانەوە هەیە کە لە وڵاتەکانی دیکە لەو ماوەیەدا ڕوویانداوە. بۆ نمونە لە کاتی شۆڕشی سووریا کە بۆ هۆی دەرکەوتنی کورد لە باکووری سووریادا و ئیدارەی خۆسەر و ئەوانی دیکەش هەروە ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنیش بووە هۆی دەرکەوتنی کورد لە کوردستان. پاشانیش بەردەوام کارلێکێک لە نێوان کورد لەگەڵ دەوروبەرەکەیاندا لە هەموو وڵاتانەدا هەیە. ئەگەر پرسیار بکەین دیارترین ئەو تەحەدیانەی ئێستا ڕووبەڕووی کورد دەبنەوە لەسەر هەردوو ئاستی هەرێمی و نێودەوڵەتی بە توێڕانینی تۆ چین؟ لە ڕاستیدا تا ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی کە لەوانەیە ئەمیان گرنگترین تەحەداش بێت، تا ئێستا هیچ ئیرادەیەکی نێودەوڵەتی نییە بۆ ئەوەی کورد دەوڵەتێکی هەبێت. هەڵبەتە کوردەکان بەم شێوەیە ناجێڕنەوە، چونکە هەندێک پیلانژێڕی سیاسی هەن کە باسییان لێوە دەکرێت، بۆیە هیچ کوردێک نابینێت کە بڵێت من دەوڵەتێکی کوردی سربەخۆم لە عراق یانیش لە سووریا دەوێت. بەڵام لە کۆتاییدا ئەمە خەونێکە و هەستیان دەجوڵێنێت و مافی خۆشیانە، مافی هەموو کوردێکە ئەو هەستە لای بزولێت. بەڵام لەسەر وشەی خەون بۆتی باس دەکەم کە مامۆستا عیسام عەتار خوددا لێی خۆش بێت چی پێگوتم؟ پێی گوتم بیرۆکەی دەوڵەتی کوردی کۆرپەیەکە لە منداڵدانی هەموو دایکێک و خەونێکە لە دڵی هەموو پیاوێکی کوردە. پێی گوتم ناکرێت ئەمە هەڵبۆشێتەوە، چ لە لای کەسی باوەڕدار یانیش بێ باوەڕەکان. پێی گوتمەوە ئەرکێکە لە کەسایەتیەکەیان و پێکاتەکەیاندا. ئەمە ڕاستە، دواتریش پێم وایە بڵێ ئەم خەونە لای هەموو تاکێکی کورد هەیە، بەڵام هەرچەند ئیرادەی نێودەوڵەتی و ئیرادەی هەرێمایەتی لە زۆر شتدا لە یەکتر جیاوازن، بەڵام لەسەر ئەو خاڵە کۆکن کە گرنگە کورد قوارەیەکی سیاسی سربەخۆی نەبێت، چ لە عراق، سووریا، تورکیا یانیش ئێران. تێڕوانینەکە هەرچیەک بێت بۆ ڕژێمی فەرمانڕەوا، دواتریش ساتی یەکلاکەرەوە. با لەو خاڵەدا لەگەڵە دەبم تا چەند دەبینیت کە ئیرادە نێودەوڵەتیەکان کۆسب دەخەنە بەردەم پرسی کورد. بە بڕوای من تا ڕادەیەکی زۆر، بەڵکو لەوانەیە دیارترین و گرنگترین هۆکار بێت بۆ ئەمە. هەڵبەتە لێرەدا هۆکارگەلێکی دیکەشان لەوانش کۆمەڵایەتی و ئابووری و وەک دەشزانی خاچی کورد ناگاتە سەردەریا، بۆیە وەک خاکێکی داخراوە. ئەم جوگرافیایش کە هەڵبەتە سەیری زۆرێک لە نەخشەکانم کردووە کە دەگاتە لیوای ئەسکەندەرۆن، بەڵام ئێمە دەزانین کە ئەمە بە تەواوی زۆر ورد نییە. دواتریش بوونی جوگرافیا بە پلەی یەکەم بوونێکی داخراوە، دووەمیش بوونیان لە چیاکان بە پلەی یەکەم و وەک دەشزانی چیاکان دۆستی کوردن. سێمیان لێرەدا ناکۆچی کوردیش هەنوو ناکرێت چاوپۆشی لێ بکەین، وەک دەزانیت پێشتر لە عراقی شەڕی کوردی هەبوو، تەنانەت لە ناوچە دیارەکراوەکانی دیکەش، هەروەها ناکۆچی سیاسیش کە لە نێوان کورددا هەیە. لێرەدا هەندێک دەنجی نوێ دەرکەوتون کە بانگەشە بۆ دەوڵەتی هاوڵاتی بوون لە وڵاتانە دەکەن کە پێوەلکێنراون. دواتریش بۆ نمونە لەگەڵ حزبی دات و گەشە پێدان، وەک دەزانیت هەوڵێکەیە و چەند هەنگاوێکیش بەرەو پێشەوە ناوە، بەڵام خێرا لەگەڵ دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان ئەو بابەتە لەبار برا. لە کۆتاییدا من پێم وایە ئیرادەی نێودەوڵەتی و هەرێمایەتی کۆکن لەسەر ئەوەی کە ڕێگە بە کورد نەدەن ببێتە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی. ئەمڕۆ بەڕێز نێچیرفان بارزانی گوتی ناکرێت تەنها سەیری ئەوە بکەین کە لە سووریا ڕوودەدات و بەس، بەڵکو پێویستە لەسەرمان پشتیوانی لە ئەحمەد شەڕ سەرۆکی نوێ بکەین.
تا چەند پێت وایە بە شێوەیەکی حکوومەتەکان ڕۆڵیان لە پشتیوانیکردنی پرسەکانی کورد و بابەتی هاوڵاتی بووندا لە کۆمەلگاکاندا هەیە. مەبەستم دەوڵەتە عەرەبیەکانە نەک ئیرادەی نێودەوڵەتی زلێزەکان و بڕیارە نێودەوڵەتیەکان. تا چەندە دەبینیت حکوومەتە عەرەبیەکان هاوکاری لە یەکتێگەیشتن لەگەڵ کورد دەکەن یانیش کۆسپی بۆ دروست دەکەن لەو کۆمەلگانی لەگەڵیان دەژین. هەڵبەتە ئەمە بە ژوێرەی ئەو وڵاتانە و ئەو دۆزە سیاسی دەگۆڕێت کە کورد پەیڕەوی دەکەن. بۆ نمونە ئەگەر لەم ساتە وەختەدا باسی سووریا بکەین ئەوە پاڵپشتێک هەیە، لەوانەش ئەو پاڵپشتیە نێودەوڵەتیەش لە پاڵپشتی هەرێمایەتی گرنگتر بێت، ئەویش لە پێناو گەیشتن بە ڕێکەوتن لە نێوانی ئیداری خۆسەر و حکوومەتی ناوەندی لە دیمەشق. ئەگەریش بپرسین تا چ ئاستێک ئەم بابەتە مشتومڕی زۆر گەورە هەڵدەگرێت و وەک دەزانیت پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە ڕۆژهەڵاتی فورات کە سەرانسەری ئەو ناوچەیە ناوچەی کوردی نین و ڕێژەی کورد لەو ناوچانە نزیکەی لە سەداسیە کەمتری ژیان زیاتر، بەڵام زۆرینە نین لەو ناوچەیە. هەروەها بوونی ڕێژەی کورد لە دەرەوەی ڕۆژهەڵاتی فورات نزیکەی 170 چ لە دیمەشق یانیش حەلەب، عەفرین و هەندێک ناوچەی دیاریکرا و دواتریش هێشتا پرسیاری ئەوە دەکرێت ئایا هیچ ئەگەرێک هەیە بۆ گەیشتن بە سازان بە بۆچوونی حکوومەتی سووریا ئەوە نابێت بگاتە ئاستی سربەخۆی یانیش دووبارەبوونەوەی نمونەی کورد لە عێراق. ئەمەش مانای وایە کە بەلای حکوومەتی ئێستاوە ئەمە بە هەموو پێوەرێک ڕەت کراوەیە. بەڵام بە هەر حاڵ خواستێک بۆ سەقامگیری لە سووریا هەیە، دواتریش زۆرێک لەلایەنەکان فشارەکانیان بۆ سەر هەسەدە و ئیداری خۆسەر زیاد کردووە. هەر بۆ مەبەستە تەنانەت ئەو دیدگایەش کە لەلایەن سەرۆک بارزانی و نێچیروان بارزانیەوە بەدیکرا هەمویان بۆ ئاراستەیەدا دەڕۆن کە پێویستە چارەسەرێکی ئاشتیانە هەبێت بۆ ئەوەی ناوچەکە لە نەهامەتی زیاتر دوور بخرێتەوە. هەر لەو چوارچێوەیەشدا بە بڕوای من لە کۆتاییدا دەگەینە و خاڵە، چونکە گرجەکان لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نیە. هەمووان نەهامەتیان چەشتۆ و خوێنی هەموو پێکاتەکانیش ڕژاوە. ڕاستە، هەروەها پێم وایە هەمووان بەو ئاراستەیەدا دەچن. هەڵبەتە بە بڕوای من کوردستانی عێراق و بە دیاریکراویش سەرۆک مەسعود بارزانی ڕۆڵێکی سەرەکی و دیار لە پرسی دۆزینەوەی تەوافق لە نێوان هەسەدە و حکوومەتی ناوەند لە دیمەشقدا دەجێڕن بەوەی کە ئەمە لە بەرژەوەندی هەموواندا دەبێت و سیستەمی فەرمانڕەواییش لە کوردستانی عێراق بە پلەی یەکەم پراگماتیە و سەیری داتاکان دەکات و بە گوێرەی ئەو داتایانە مامەڵە دەکات. بۆیە پێم وایە دەکرێت کە ئێمە لە ماوەکانی داهاتوودا هەندێک هەنگاو بە ئاراستەی دۆزینەوەی سازانێک بنین. هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ دەستەبژێری کوردی و عەرەبی لە مامەڵەکردن لەگەڵ پرسی کورد؟ تۆ چۆن دەڕوانیتە ئەو دەستەبژێرانە؟ ئایا بەو ڕۆڕان هەڵدەستن کە پێویستە ئەنجامی بدەن یانیش بە جۆرێک لۆمایان دەکرێت و بوونەتە بەشێک لە کێشە لە بریەوەی ببنە بەشێک لە چارەسەری؟ هەڵبەتە ئەوی ڕاستی بێت لە هەموو وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ڕێگە بدە باسی سووریا عێراق بکەین چونکە من پەیوەندێکی ڕاستەوخۆم لەگەڵ ئەواندا هەیە. ئەوەی ڕاستی بێت ئەو دەستەبژێرانە پێشتر چەوسێنەر بوون، دواتریش هیچ گزارشتێکی ڕاستەقینە و هزرێکی ڕوون نەبووە کە لەسەر بنەمایەکی باش داڕێژڕابێت، چ بۆ دۆزینەوەی نمونەیەک بۆ دەوڵەتی عەرەبی یانیش دۆزینەوەی نمونەیەک بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پرسی کورد. هەر بۆ مەبەستەش ئێمە بەلانی کەمەوە لە ماوەی 3 دەی ڕابردوودا پاشەکشەیەکی گەورەمان لە وڵاتانی عەرەبیدا بەدی کرد. خەریک بوو زۆر لە وڵاتانە بە تەواوی هەڵوەشێنەوە، زۆرێکیش لە وڵاتانە و ڕژێمەکان ڕوخان و هەوڵەیەک بۆ گرتنەبەری ڕێبازێکی نوێ هاتە ئارەوە کە ڕژێمە سیاسیەکان لە ئایندەدا زیاتر سەقامگیر بن، تەنها وڵاتانی کەنداو نەبن، ئەویش لەبەر هۆکاری ئابووری و هەندێک هۆکاری زاندرا و هەروەها پەیماننامەیەکی نێودەوڵەتیش بۆ ئەمە هەبوو. بۆیە پێم وایە نمونەی دەوڵەتی عەرەبی ژمارەیەکی زۆری نیشانەی پرسیار و سەرسوڕمانیان لەسەر و دواتریش دەستەبژێری عەرەبی تا ئێستا نەیانتوانیوە سیستەمێکی سیاسی سەقامگیر دامەزرێن و پەیڕەوی چەمکی هاوڵاتی بوون بکەن. ئەمە وێڕای چەندین چەمکی دیکە کە لەبارەی هاوڵاتی بوونەوە گوێبیستی دەبین، بەڵام لە ئەرزی واقعدا نەیانتوانیوە پیادە بکەن. من پێم وایە کێشەیەک لە دەستەبژێرەکاندا هەیە، هەڵبەتە کێشەکانیش لە هەموو حاڵێکدا دەرەنجامی ئەو دەستەبژێرانە نییە، بەڵام کێشەی سەرەکی بە ژێرەی سروشتی ئەو ڕژێمە سیاسیە دەبێت کە فەرمانڕەوایی ئەو وڵاتێ کردووە. ئێمە بە شێوەیەکی کردداری هەر لە کاتی کودەتای 23 تەمووز لە میسر تا ئێستا ئێمە تەنها ڕژێمە سەربازیەکانمان بینیوە، زۆر گرنگیان بەو دەستەبژێرانە نەداوە و هیچ سیستەمێکی سیاسیشیان لەسەر بنەمای چەمکی هاوڵاتی بوون و بنەمای گفتوگۆکردن بۆ چارەسەرکردنی کێشە سەرەکیەکانی کۆمەلگا لە وڵاتانی عەرەبی لەو ناوچەیەدا نەمەزراندووە. بە بڕوای من لە ماوەکانی داهاتوودا بەرپرسیارەتێکی گەورە لە سەرشانی دەستەبژێرەکانە، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا بە ڕۆڵی خۆیان هەڵنەستاون. سەبارەت بە دەستەبژێری کوردیش دەتوانم بڵێم دوو زۆریان هەیە. هەندێکیان کورد پەلکێشی ناو واقعەکەیان بوونە و بوونەتە بەشێک لە سیستەمی سیاسی لە عێراق
عێراق و سووریا. واتە بەشێک لە دەستەبژێرانی کورد لە سووریا و عێراق خەریکە پەیڕەوی بنەمای هاوڵاتی بوون دەکەن. هەڵبەتە ئەو دەستەبژێرە کوردیانە کە بە زمانی کوردی دەدوێن و دەنووسن هەروەک دیلێکی ئەو زمانە ماوەتەوە بەوەی کە زمانی کوردی ئەوەندە بەربڵاو نییە. هەڵبەتە هەندێک نووسراوی هەنووکەی و هاوچەرخەن بە زمانی عەرەبی یانی زمانەکانی دیکە، بەڵام دەستەبژێری کوردی بە تەواوی نەچوەتە قوڵایی کۆمەڵگەی عەرەبی و میدیای عەرەبی. بۆیە ئامادەی ڕاشکاوانە تا ڕادەیەکی زۆر لەلایەن ئەو دەستەبژێرانەوەیە. وەک ئاماژەم پێدا تەنها ئەو دەستەبژێرانە نەبن کە پەرچێشی ناو ئەو وڵاتانە بوونە، مامەڵەیان لەگەڵ پرسەکانی ڕۆژ یانیش پرسە هەنووکەیەکاندا کردووە، چ لە عێراق یانیش سووریا، کە بە بڕوای من لێرەدا ئەو دەستەبژێرە لە قەیراندا دەژین. بە تایبەت کە هەر بەڕاستی ئێستا دەبینین جیهانی عەرەبی گەڕانەوەیەک بۆ پۆپۆلیستی هەیە، بە تایبەتیش لەگەڵ هاتنی ئیسلامی سیاسی بۆ دەسەڵات لە سووریا و زۆر شتەیە کە لەو چوارچێوەیەدا باز بکرێت. دواتریش ئەگەر لێرەدا چ دەستەبژێری کوردی یانیش ئەوانی دیکە پێشتر بیری نەتەوایەتی لە ناوەندەکانی کوردی و عەرەبیدا بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی بوو. ئێستا بەرەو دواوە دەگەڕێتەوە و دوور کەوتوەتەوە. بیری چەپیش بە هەمان شێوە پاشەکشەی کردووە و دوور کەوتوەتەوە. هەروەها بیری لیبرالیش کە تا ئێستاش لە ململانێدەیە، بەڵام لە لیبرالیەتی نوێ جیاوازە کە لە وڵاتانی ڕۆژئاوا سەری هەڵدا. دواتریش بیری ئیسلامی ماوەتەوە کە لە ناو گەلان و ڕەنگەکانیدا بوونی ماوەتەوە، هەر لە میانڕەوەکانەوە تا کەمتر میانڕۆ و تا توندڕە. دواتریش ئێمە لەو چوارچێوەیەدا لەسەر ئاستی هزری و ململانەی دەستەبژێرانی جیهانی عەرەبی لە قەیراندا دەژین، چونکە لە ڕاستیدا هیچ میکانیزمێک نییە کە ئەو ململانەی هزریە ڕێک بخات و ئەو بابەتە هەر بە باوی ماوەتەوە، بەبێ ئەوەی هیچ لێک نزیکبوونەوەیەکی هزری لە نێوان لایەنەکاندا هەبێت. لە ڕاستیدا دکتۆر لەگەڵت زۆر خۆشحاڵ بووم لەم هەفەیڤینەدا کە لە زۆر ڕۆ خاڵە لەسەر پیتەکاندانە. بەشی یەکەمی ئەم ئەڵقەیەمان کۆتایی پێ دەهێنین و لە بەشی دووەم و داهاتوودا کە ئەو بەشیان تەواو دەکات دێمەوەلات و زۆر سوپاست دەکەم و سوپاسی هەمووانەش دەکەم کە لەم بەرنامەیەدا لەگەڵمان بوون و تا دیداری داهات و سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوداتان لێبێت.